بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی ئەم راپۆرتەی کە هاوکارانم ئامادەیان کردبوو ئەویش بابەتی ئەوەی کە ئەو منداڵانی ڕەفێنراوی دەستی داعش کە منداڵانی ئێزدین ئێستا دۆزینەوەیان و جێڕانەوەیان ئەستەم بووە و چەند پرسێکی دیکەش گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز حوسێن قاسم ڕاویشکاری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کاروباری ئێزدی لە دهۆکەوە لەگەڵمانە. بەڕێز حوسێن سڵاوت لێبێت. ڕەوشی منداڵانی ڕفێنرا و حاڵەتی هێنانەوەیان ئێستا چۆنە؟ دەگوترێت کە ئەستەم بووە جێڕانەوەی منداڵەکان، ئەمە بۆچی؟ ئێوار باش گەلک سپاس بۆم دەرفەتە. حەقەدا ئەم مۆزوعێکی زۆر گرنگە بۆ کۆمەلگای ئێزیدی و من قەناعەتم ژی وایە بەداخەوە ئەم برینە و ئەم کولا و ئەم ئازارەی منداڵەکانی کۆمەلگای ئێزیدی دەمێنێ احتیمالە بەدەهێن ساڵە و لە داهاتوودا ئێمە احتیمالێکی زۆر گەورە هەیە گوێی لێ بگرێن کەسێک بڵێ بابی منان باپیری من ئێزیدی بوو لە کاتی داعش ما و هەتا ئێستا نەگەڕایەوە. بەداخەوە پرۆژەی ڕزگارکردنی منداڵی ئێزیدی تەنها هەرێمی کوردستان ئەولەویەت بوو بۆ هەرێمی کوردستان و بەسپاسی بە ژمارەیەکی زۆر گەورە توانینە ڕزگار بکەن، هەتا ئێستاژی زۆری ماوە. ئەو ژمارەیە کە تا ئێستا ڕزگار کراون چەند هەرێما کوردستان حکوومەتە هەرێمی کوردستان تقریبا هەزارن، لە بینی 950 هەتا 960 منداڵانی ڕفێنرا و چەندە؟ یعنی ئەم 900 شتێکە لە کۆی چەند منداڵ بووە کە ڕفێنرا بوون؟ ئامارەکەتان لایە؟ وڵای حەسەب تەقدیراتی ئێمە تقریبا 1000 منداڵ ماوە، بە گشتی 2700 ئینسانی ئێزیدی لای داعش ماوە، هەتا ئێستا نەمانتوانیە ڕزگار بکەن. ئەو ئۆفیسی تایبەتی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بەرزانی یعنی ئیشێکی زۆر گرنگ کرد و نەتایجی باش بەدەست هێنان، ژمارەی زۆر گەورە هاتنە ڕزگارکردن تایبەت جوو لە فترەی بیدایەتی ئەم جینۆسایدا ئەو کاتە ئاسانتر بوو. بەڕاستی مخابن ئەم بەرنامەژەی ڕزگارکردنی ئەم منداڵانە و مخابن ئێمە هیچ بەشداری و تەعاونی لای حکوومەتی بەغای فدرالیمان نەدیت بۆ یارمەتی هەرێمی کوردستان بۆ لەسەر ئەم پرۆژە و بەداخەوەژی هەروەها کۆمەلگای ناودەوڵەتی تەحالیفی دووەلی زۆر یارمەتی ئێمەدان بەسپاسی بە بۆ شکێناندنی داعش عسکەریەن، بەڵام مخابن ئەم بەرنامەی ڕزگارکردنی کەچ و ژنان و منداڵان پلانیان نەبوو، احتیمام بە ئەو مەوزوعەژی نەبوو و بە مخابنی بەژی بەڕاستی ئێمە یعنی جارجارە بەحسی موساڵەحە دەکەن، بەحسی پێکڤەژیان دەکەن لە عێراق بە شێوەیەکی گشتی، بەڵام ئێمە دەبینن کۆمەلگای عەرەبی دۆروبەری شنگار ئەوی هەندێکیانژی دەست لە تاوانەکانی داعش دیژی کوردانی ئێزیدی هەبوون، ئەوانەژی تەعاونیەکانی ئێوان و تەجاوبی ئێوان سەبارەت بە ئەو مۆزوعە بەڕاستی زۆر زەعیفە. ئەبیا ئەوانە هەگەر بێن و بگەڕێنەوە لە شوێنەکانی خۆن و حەزەکەن بژین و بە ئاشتی و بە ئازادی و پێکوەژیان، یعنی نقطەکەش نقاطێک سەرەکی ئەبێ ئەوانە اعتراف بکەن بڵێن ئەم کوڕە ئێزیدیە. طبعا جەنابەت دەزانێ وەکو ڕاپۆرتی جەنابتان پێش گۆتیژی، یعنی منداڵ هەبوو تەمەنی 1 ساڵ بوو 2014، ئێستا تەمەنەکە 9 ساڵە، یعنی ئەمە 8 ساڵن لەبەن دەستی داعش دێ. جەنابتان ژیازانن منداڵێک غەسل دەماغ برین وۆش ئان بیر و باوەریوی و عادات و تەقالید و دین و ئەسڵ
زۆر ینی پرۆژەکە بۆ داعش ئاسان بوو منداڵەکان ئەو تشتانە لەبیر بچێ و بەرنامەجی ممەنهەج پیشان بدەن. باشە لە ماوەکانی ڕابردوودا یعنی ئەم پرۆسەیە خێراتر بوو، ژمارەیەکی زۆرتر لە منداڵانی داعش پرۆسەکە خێراتر بوو کە لە ڕزگارکردنیان منداڵانی ئێزدی لە دەستی داعش ڕزگار دەکران. بەڵام ئەمساڵ تەنیا 7 منداڵ ئازاد کراون، ینی بۆچی پرۆسەکەەوە خاو بۆتەوە وا سستە؟ گرفتان چییە؟ کێشەکانتان چییە کە ئێوە تەنیا لەم ساڵ دەتوانیتانە تەنیا 7 منداڵ ڕزگار بکەن؟ ئەمە مەترسی ناخاتە سەر بەڕاستی ئەبێ ئێمە لەسەر ئەم پرسیارە بسەکنن و ئێمە دراست بکەن ئەو مەوزوعە. وەچی ڕاپۆرتی جەنابتان ئاماژە پێکردی کۆمەڵک ئاستەنگی هەینا، یەکێکیان ئێستا منداڵی ئێزیدی هەیە لای داعش ئەسڵەن لە بیری کردووە ئێزیدیە، یعنی تەکەیفی بیئەی نوێی کردووە، ئەوەندە غەسل دەماغ و برین وۆش پرۆسس هاتیە ئەنجامدان، ئەو منداڵە ئیتر لە بیری چووە مەسەرەن ئەسلیوی ئێزیدیە، ئەمە 8 ساڵێن تەکەیفێکی هەتا حەدێکی زۆر زۆر بلند کردووە. یعنی ئێستا مەسەرەن ئۆفیسی ڕزگارکرانی مەختوفات هەگەر لەگەڵجی قسە بکە احتیمالە بڵێ نامن ئێزیدی نینە، ئەسڵەن لە بیری چوو بێ، زمانی خۆی کوردیش بیر کردە. بەڕاستی پرۆژەی زۆریشان ئەسڵ دەماغ داعش زۆر ممەنهەج بوو، زۆر مەدروس بوو، زۆر بەقووەت بوو. ڕەنگە لە نێویشاندا هەبێت کە بیانەوێت ئەساڵەتی خۆیان بزاننەوە بزانن کە چییە، بە تایبەتی لە نێویاندا هەندێک تەمەنی لە سەروترە، ینی پێشتریش قسە لەسەر ئەمە کرا ئایا هیچ ڕێو شوێنێک هەیە بەم شێوازەی کە ئەگە دەرفەتیەوەندەم دێ لە نێو دوو کەوانە دەمەوێت ئەوە بڵێم یاری لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بێ، لە ڕێگەی هەر شتێکەوە بێ ئەمە پرۆفایلی فلان کەسە، هەر کەسێک تۆ لە هەر شوێنێک بووی تۆ ئەمەی خۆتت بینیەوە ئەوە تۆ کە سوکاری ئێمەیت، ئەمە ئەسلی تۆیە، ینی هیچ هەوڵێکی وا دراوە وەکو هۆشدارێک بۆ کەسانی کە ڕفێنراون بۆەوەی بە دوای خۆیان ڕەچەڵەکی خۆیان دابچنەوە؟ پرۆژەی وا هەیە، پلانی وا هەیە، ستراتیجێتیشی وا هەیە، بەڵام کێشەکە چییە برای منی بەرێز؟ ئەو منداڵە ئەوەندە هاتینە ترساندن، یعنی هەموو ڕۆژە بە ترس و بە زەغت و بە ئەو ناتوانێ یعنی نەوێرێ بڵێ مەسەنە من ئێزیدیمە ئان پێشێن 10 ساڵە ئەو بەسەری دایک و بابی من هاتووە، من لە عراقێ، ئان لە شنگار، ئان لە بەعشق و بەحزانێ، ئان لە شوێنێکی دیکە لە دایک بوومە و دوایی داعش وای کردووە. یعنی ئەوەندە ترسی فێری ترسی کردیە، ترسجی ناتوانێ بهێڵێ ئەو کوڕە مەسەلەن ئەسڵەن بیری لێ بکە لە ئەو پرۆژە. ئاستەنگەی دیتکە بەداخەوە لە کوردستانی ڕۆژئاوا یعنی کۆمەڵک ئاستەنگیژی هەیە، مەسەلەن مەسائلی ئەمنی، مەسائلی سیاسی، نە هەموو ئەطرافەکانی لەوێژی تەعاونی لەگەڵ ئۆفیسی ڕزگارکردنی ئێزیدیەکان دەکەن. بەداخەوە حالاتن هەینا هەگەر تەعاونی هەبە، تەفاهمی هەبە و تەنسیق هەبە، مەکتەبی خۆمان مەختوفاتەکان ئێستا زۆرترژی ڕزگارتە بوون. من حەز دەکەم بۆ ئەو نقطە یەک تشتێکی ینی بڵێم بەڕاستی، ئەو مۆزوعاکی زۆر معقدە، ئەو مۆزوعا زۆر گرنگە و بەڕاستی دەوری تەسیری سەلبی لەسەر کۆمەلگای ئێزیدی لە داهاتووی ئێزیدیەکانژی زۆر زۆر هەیە و ئەم منداڵی هاتینە ڕزگارکردنجی بەڕاستی پرۆژێکی بۆ پێ دەڵێن ئاثارە سەدمە پۆست تراوماتیک سترس دیسۆردەر، ئاثارە سەدمە بە ئەنگلیزی پێ دەڵێن. ئەوەژی پرۆژێکی زۆر دوور و درێژ و پرۆفیشنال پێویستە ئەم منداڵە ماوی خۆ بگەڕێنەوە دیسە و بێنە معالەجەکردن هەتا بتوانن دیسە وەکو منداڵێکی ئێزیدی لە کۆمەلگای ئێزیدی بێت. ئەو پرۆژە زۆر زۆر معقدە و پێویستمان بە خبرەی دووەلی هەیە. بەڵێ بەڕێز حوسێن قاسم ڕاوێژکاری سەر و شارەمی کوردستان بۆ کاروباری ئێزدی لە دۆکەوە لەگەڵمان بووی. ماندوو نەبی کاک حوسێن.